هەر سەبارەت بە لیستی هاوپەیمانی کوردستان و دەستپێکردنی بانگەشە واروەها سەبارەت بە دروشم و کارکردنی لیستی هاوپەیمانی کوردستان لەگەڵ ئەمیانەکەم بەڕێز شوناس شێرکۆجدی کاندیدی هاوپەیمانی کوردستان گفتوگۆ دەکەم بە ڕێزیان لە ستۆدیۆشتن کاک شوناس بە خێراتی سپاس و ئامادەبوونت دوێنێ بانگەشەی لیستی هاوپەیمانی کوردستان لە شاری کەرکووکەوە دەستی پێکرد بە دیاریکراوی بۆچی لە کەرکووکەوە بانگەشەتان دەست پێ کرد. بەڵێ زۆر سپاس سلااو لە بەڕێست و لە بینەرانی کورسات نیوسیش ئەوەی ڕاستی بێ ئێمە لە دوای ڕووداوەکانی ڕیفراندۆمەوە ئەو لایەنە سیاسیانە بووین وەکو بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان کەرکووکمان بەجێ نەهێشت لە کەرکووک ماینەوە وجودمان هەبوو لەگەڵ خەڵکی کەرکووشەکان ئاماینەوە و دەستپێکردنی هەڵمەتی هەڵبژاردنەکانمان لە کەرکووک بەو مانایە کە خۆی ئەم هەڵبژاردنە لە ئەساسا بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراقە کە لەوێش بەشێکی زۆری چارەنووسی ناوچە جێناکۆکەکان و ناوچە کوردستانەکانی دەرۆی هەرێم بە تایبەتیش کەرکووکی تایەک لا ئاکرێتەوە ئێمە ویسمان لە کەرکووکۆ دەست پێ بکەین بۆی بڵێن ئێرە شاری کەرکووکی کوردستانە جەنابی مام جەلال و جەنابی کاک نەوشەوان بە ڕەحمەت بێت بە درێژایی خەباتیان لەسەر کەرکووک بە هیچ شێوەیە تەنازولیان نەکردووە ئەم هاوپەیمانێتیە ئێستا کە بەیەکەوە بەیەسرین بە دڵنیاییەوە ئەوە یەکێکە لە پرەنسیپەکانمان کە ئەو ناوچە کوردستانیانەی دەرەوەی هەرێم ئێستاکە بەو بارودۆخە سیاسیە لە دەرەوەی هەرێمن هەوڵی جدی بۆ بین بیانگەڕینەوە سەر هەرێمی کوردستان لە داهاتووە ئەو مادانەی دەسووریانەی کە تایبەتن بە جێبەجێکردنی ئیسحقاقی کورد لەو ناوچانە و بە کوردستانی بوونی کورد بە کوردستان بوونی ئەو ناوچانە ئینشاڵڵا لە داهاتووی لە 4 ساڵی ڕابردووە ئیشی جدی لەسەرکەین ئێمە ویسمان بە کوردستانی بوونی کەرکووک دەست پێ بکەین بۆی بە خەڵکی کەرکووشەکان بڵێن ئێمە لەگەڵتان نابین بەجێتان نایڵین نابین بە میوان تەحەدیەکان چەنە گەورە بن ئاڵنگارەکان لە بەردەمتانە چەنە زۆر بێت ئێمە ئەمێنینەوە و پێی خۆمان لە عرزداکتین بە پشتیوانی خۆ بە پشتیوانی خەڵکی کوردستان و خەڵکی کەرکووک داهاتووی ئەو ناوچەیەش ئەگەڕێنەوە سەر کوردستان بە هەوڵ و تەقەلای هاوپەیمانی کوردستان. زۆر باشە دەمێ بزانم جۆش و خۆش و پرۆشی هاوڵاتیان یاخود دەنگدەران لایەنگرانی لیستی هاوپەیمانی کوردستان دوێنێ چۆن بوو لە نزیکەوە لەگەڵیان بەڕاستی من ینی هۆڵێکی هەمومان نەزانی بارودۆخی ئەمنی کەرکووک لە بارودۆخێکایە بەڕاستی لەوە چێ زۆر لایەنی سیاسی هەر ترسی ئەویان هەبێ لە ڕووی ئەمنیەوە بڕۆنە ئەو شوێنانە و بانگەشی هەڵبژاردن بکەن ئەمە تەحەدایەکی گەورە بوو هاوپەیمانی کوردستانی کردی من خۆم بەڕاستی تووشی شۆک بووم یعنی ئەو جۆش و خرۆشەی خەڵکی کەرکووکەم دی بۆ هاوپەیمانی کوردستان ئەو وتانی هەم بەڕێز کاقوبات تاڵەبانی و هەم بەڕێز دکتۆر دەرباز بە عەرەبی کە دواتر لە ئەو وتانەی مام جەلال بە ڕەحمەت بێ و کاک نەوشەوان کە بیری خەڵکیان هێنایەوە پێیان وتین کەرکووچیەکان بەڕاستی ئەو دووزاتە بە هیچ شێوەیە لەیاد ناکەن و ئەو پەیامی کە هاوپەیمانی کوردستان تەواوکەری ئەو پەیامی ئەو دووزاتەیە بە دڵنیاییەوە سەری ئەخەن من خۆم حەماسێکی زۆرم وەرگر وەکو یەکەم ڕۆژی دەستپێکی بانگەشە گڕوتینێکی زۆریان ناینێ کە ئێمە کەرکووچیەکان لەو بارودۆخ و گوزەرانە خراپەی کە کەرکووچیەکان نەبێ کەسی کە لێیان تێناگا خۆیان لە خۆیان تێگەن لەو بارودۆخ و خراپەیە بە خێزان و بە مناڵ و بە گەنج و بە پیرەوە جێگەیەکی دڵخۆشی و ئومێدێکی زۆر بوو کە لەوێوە ئەو هەوڵە دڵخۆشکەرانە بدرێت بۆ سەرخستنی هاوپەیمانی کوردستان. کاک شوناس دەبێت باس لە هەندێک لەو چەمکانە یاخود لەو دروشمانە بکەین کە هاوپەیمانی کوردستانەیەت یەکێک لەوانە گەڕانە و دروستکردنی سەقامگیریە وارووا خزمەت گوزاریە بێگومان بۆ هەموو کوردستان بەڵام دەزانی ڕەنگە لە هەندێک ناوچەدا زۆر گرفتە بێت لە خزمەت گوزاری یاخود بە تایبەت لە کەرکووک و هەندێک ناوچەی دیکەدا پرسیەوە هەیە کە لە ڕووی ئاسایش و ئەمنیەتەوە باشنی و خۆشت باست کرد چۆن کار لەسەر ئەمە دەکەن بە تایبەت سەقامگیری ئەو دروستکردنی و سەقامگیریە دەرکەوت کە بەڕاستی شەڕی کورد لە بەغایە ئەو هەوڵانی کە لە ڕابردووە هەبوون ئەو هەوڵێکی زۆری تاک حیزبی
هەوڵێکی زۆری کەسایەتی دیاریکراوی تایبەت هەبووە بە دەر لەو ئیرادەی کە خەڵکی کوردستان ئەویست کە جیاکردنەوەی بکرێ لە بینی کەرکووک و ناوچەکانی تری هەرێمی کوردستان ئێمە بۆ هیچ لەحزەی لە لەحسەکان ئەو جیاکاریەمان نەکردووە و بەداخەوە لە ڕابردووشە هەڵنەبژاردننی پارێزگارێکی کەرکووک زیانی زۆری لە کەرکووچەکاننا تاگڕەوی و تاکحیزبی لە کەرکووک و بڕیاری سیاسی زیانی زۆری لە کەرکووچەکاننا ئێمە پێمان وایە ئەم شەڕە پێویستە لە بەغا جارێککە بەردەوامی پێبین ڕاستە لە ڕابردووە هەوڵێک هەبووە هەم بزوتنەوەی گۆڕان و هەم یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە دەستمان خستوەتە دەست یەکەوە ئەم جارە پشتیوان بەخوا و پشتیوان بە خەڵکی کەرکووک لە داهاتووی لە دوای هەڵبژاردنەکانی عێراق هەوڵێن پارێزگارێکی کەرکووکیشدانین هەوڵێن ئەو خزمەت گوزاریانە و ئەو لایەنە هەم لایەنی سەقامگیری هەم لایەنی ئابووری هەم لایەنی سیاسی و ئیلا ئاخری ئەمنی ئەو لایەنانەی لە بەغا شەڕی جدی بۆ بکەین لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ ئەوەی داهاتووی کەرکووکەکان ڕۆشنتر بێت لە هەمان کاتە هەوڵێکی جددی هەیە بۆ تعریبکردن لەو ناوچانە بە بەردەوامی خەڵکێکی زۆری کەرکووک لەو ناوچانە پەراوێز خراوە لە فەرمانگەکانی دەوڵەتە و ئیلا ئاخری ئەمانەوێت ئەوانە جاریش کە ڕێککەینەوە بە دڵنیایی و ئەوە بە هاوپەیمانی کوردستان نەکرێت چونکە ئێمە دڵنیای هاوپەیمانی کوردستان زۆترین کورسەکانی ئەو ناوچانە ئاباد بەڵام تەمەنا ئەکەم کەرکووچەکانیش ئەو گڕوتینەی کە دیمان لە یەکەم ڕۆژی بانگەشە سارد نەبنەوە بەردەوام بن هەتا کۆتا ڕۆژی هەڵبژاردننی کۆتا ڕۆژی دەیدا کە ڕۆژی هەڵبژاردنە بە جۆش و خرۆش و پشتیوان بەخوا و بە خەڵکی هەرێمی کوردستان و خەڵکی کەرکووک نەتیجەی هاوپەیمانی کوردستان بە ڕۆشنی باشە وەک خۆشت باست کرد لە ڕابردوودا بێگومان نوێنەرانی کورد لە بەغداد هەم لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستان و هەم نوێنەرانی بزوتنەوەی گۆڕانیش هەوڵی خۆیان داوە و کاریان کردو بۆ تاوی ئەو پرسانی کە هەیە و پەیوەستە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەر لە ماف و شایستە دارایەکانیان بێ لە پێشکەشکردنی پرۆژەی باش بێ بەڵام ڕەنگە بەشێکی زۆریان جێبەجێ نەبوو بێ یاخودەوەی کە ڕێگریەکی زۆر هەبێ لەلایەن لایەنە سیاسیەکان و بەشێک لایەنە سیاسیەکان و کتلە سیاسیەکان لە عێراقدا هاوپەیمانی کوردستان ئەمە تا چەند ئاسانتر دەبێت کە ئێستا بەیەکەوەن بە بەهێزی دەتوانن پێداگر بن فشاری زیاتر بکەن بۆ بەدەستهێنانی ئەو مافانە. ساراخان ئەگەر بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان نەبووایە بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان ناچار نابوو بۆ ئەوەی لە چەندین مانگەڕی مفاوەزاتە بکەونە ئەو ڕێکەوتنە سیاسی و ئابووری کە گەیشتوین و بووە قانونی بودجەی ئەم ساڵ تێپەڕی و 200 ملیۆن دۆلار ماگانەیەت بۆ خەڵکی هەرێمی بۆ موچەخۆرانی خەڵکی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان خۆشبەختانە ناتوانێت موچەی موچەخۆرانی خەڵکی کوردستان دابین کات بەبێ لێ بڕین. ئەم یەکگرتووەی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان و پێداگری ئێمە لەسەر ئەوەی کە بەڵێ بەغدا ئەو شوێن مەفروزە شوێنی استراتیژی هەرێمی کوردستان بێ عمقی استراتیژی هەرێمی کوردستان بێت پێویستمان بە بەغایە بۆ موچە بۆ ڤاکسین بۆ بەشەنەوت بۆ هەموو سێکتەرەکانی کە لە ڕووی ئابووری لە ڕووی سیاسی لە ڕووی ئەمنی ئێمە نابێت ئەو بیرکردنەوەی کە هەمان بوو لە ڕابردووە بەنای ئابووری سربەخۆ بۆ هەرێمی کوردستانی عێراق بەڕاستی دەرکە و فەشەلی هێنا حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕابردووە بەشێک لەو سیاسەتانی کە کردوێتی خەڵکی هەرێمی کوردستان باجەکە یاوە بە تایبەتیش حیزبێکی سیاسی هەرێمی دیاریکراوە هەبووە کە زۆر کات سربەخۆیانە بە بێگەڕانەوە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕانە و بڕیارانە یاوە ئێمە بەیەکەوە جارێککە ئەم مەشخەڵە هەڵەگرینەوە کە بەڵێ پێویستە ئێستحقاقی خەڵکی هەرێمی کوردستان شەڕە گەورەکە بەرینە بەغا بەڵام لە هەمان کاتە ئێمە شەڕی ئەوەژەکەین کە سیستەمێکی شەفافی مەدەنی دیموکراسی لە هەرێمی کوردستانی عێراقا جێبەجێ بین کە تیایە حکوومەتی هەرێمی کوردستان داهاتی هەرێمی کوردستان شەفافتر بێت ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستانە باشتر بێت داهاتی نەوت و مەلەفی نەوت دەدەستی چەند کەسێک بێتە دەرەوە بۆ پەرلەمانی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان ڕوون بکرێتەوە و پەخش بکرێت ئێمە شەڕەکەمان دوو شەڕە لە هەرێمی کوردستانی عێراقا شەڕ بەوە بە دامەزراوەیکردنی دامەزراوەکانی هەرێمی کوردستانەکەین لە بەغا شەڕ بۆ ماف و ئەو شایستەدارایانی خەڵکی هەرێمی کوردستان کە مافی خۆیانە ماگانە جارێککە ئەمە نەبێت بە سەردێڕی هەواڵەکان هەفتەی داهاتوو موچە بە لێ بڕینەوە یا بێ لێ بڕین ئەم مانگە وەزارەت ئەو وەزارەت باشە کاکشناز گەشتبینن بۆی کە کەرنەڤاڵی سەرکەوتن دەگێڕێ لیستی هاوپەیمانی کوردستان ئێمە تەموحەکان ئەوەیە و ئەو
سەرنجانی کە بۆمانیەتەوە لە خەڵکی هەرێمی کوردستانەوە بەڕاستی تا ئێستا پێمانەوترێ ئەوەی لە کەرکک پێی وتین بە دڵنیاییەوە هاوپەیمانی کوردستان بەبێ مناقەشە لە کەرکوچی شاری لە کەرکوچی کوردستانی و ئێمە دەنگی یەکەم بەدەستێنین و تەمەناکەژەوەیە و ئینشەڵا بۆ ئاراستەیەژی ژەکرێ کە سەرجەم کورسیەکانی کە کورد بەدەستێنێ لە پارێزگای کەرکک بۆ هاوپەیمانی کوردستانە کۆی کورسیەکان و بەدڵنیاییەوە ئەو سەرنجانی لە خەڵکەوە بۆمانێت ئەو پشگیری کە بۆ هەردوو لامان بۆ ئەو کاندیدانی هەم بۆ هەموو کاندیدەکانی هاوپەیمانی کوردستان بە بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ئەزانن کە بەیەکەوە بەدڵنیاییەوە بەیەسرین بۆیە دەستمان قستۆتە دەستی یەکەوە و قووەت لەخوا بە پشتیوانی خوا هاوپەیمانی کوردستان لیستی یەکەم ئەبێت لەسەر ئاستی هەرێمی کوردستان و ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی. زۆر سپاس بەڕێز شوناز شێرکۆجدی کاندیدی هاوپەیمانی کوردستان بە خێراتی.